توانە نووری ناوبژیوانی ناوەڕاستی یاریەکەی لاوانی سیروانی نێو زاخۆ لە خولی کوردستان لە ڕێگەی پەیامەوە گلەی لە سەرۆکیەکێتی تۆپپێی کوردستان دەکات کە تاوەکو ئێستا لە حاڵی نەپرسیوە لە کاتێکدا هێرشیان کراوەتە سەر. دەژڵێت ئەگەر زاخۆ سزایەکی تون نەدرێت ئەوە وەک ناوبژیوانان بایکۆتی خولەکانی کوردستان دەکەن. و لە کاتی گەڕانەوەشمان پاش ڕۆی کە ڤیددیوەکان هەموو بڵاوبەوە تەنها بەڕاستی سیروان سەلمان بەڕێزیان ینی پەیوەندی پێوەکردین هیچ کەسێک پەیوەندی بە ئێمە نەکرد و لە ئێمەی نەپرسی سەراحەتەن کە بەڕاستی زۆر ئەمەی زیاتر لە حاڵەتەکەی تێکدا و زۆر زانمە دیتمان یاریزانێک دەبین تووشی ئیسابە چ دەبی تووشی شتەچ دەبی سەفینکانەبی ڕاستەخۆ دەستە ماڵیان هۆی دەکاتن لی دەپرسی کەچی ئەمە ناوبژیوانی خولی کوردستانی کە بەڕاستی کاک سەفین هەتا ئێستا کەس لە ئەو دقیقە لەگە تو قسەی دەکەم هیچ پەیوەندێک و هیچ شتێکی لەگەرە من نەکردیا بەڕێزان کاکادی کاک تەڵعەت و مامۆستاکەری کار ئەوانە تەلەفۆنیان کردە لە منیان پرسیا بە زۆکو خودی شخصی خۆی لە منی نەپرسیا هەمووشتان ئاگادارن یانەی زاخۆ جاری یەکەمینی ئەوە دەکاتن جاری دووەمیشی نیە هێرش دەکاتە سەر ناوبژیوان سوکایەتی بە ناوبژیوان دەکاتن هەموو ناوبژیوانەکان ینی وەکو ئەمە بم چ ناوبژیوانەکان کە بە هیچ فەرقی نیە هێرشکایتە سەر منەواتە هێرشکایتە سەر ئەوان و کەرکووک و دۆک و سلێمانیش هەمیان هاتینە سەخت ئەگەر بە تونترین شێوە حەقیمە وەرنەگرتەوە من دڵنیات دەکەمەوە یەک کەس تحکیمی خولی کوردستان ناکاتن و هەموو ناوبژیوانەکان بایکۆتی خولەکە دەکەن بە تەواو تەواوی فەلوێ من داوا لە شتۆپی کوردستان دەکەم بە تونترین شێوە حەقی من و هاوڕێیانم وەرگرتەوە کە بەڕاستی ئێمە حەقیمە بەرامبەر کرا دەبینین چەندین یانێ وەکو چەند سەماڵ وەکو جیهان کە ئەوانە ینی ئەختای دەکەن بەرامبەر حەکەمیان شتەچیان کردیا ڕاستەخۆ عقوبەت درێنە و یانەی زاخۆشی چی لەوان زیاتر نییە و دەبی یانەی زاخۆش بە حەقی خۆی بگاتن بە تونترین شێوە سزا بدرێتن ئەوەی کە نەسی قانون دەرێتن ئەمە نارێ اتحاد لە بۆ منەوە بکاتن بەڵام کە قانون چی دەرێتن با نەسی قانون لەگەریان بەکاربینیتن داوای حەقی خۆم دەکەم و حەقی ئێمە وەگرتەوە نەک من و ستافەکەی من بە کاملی نەک بەس خۆم هەموو ستافەکەم